باپولەی مۆرفۆدیتسۆسم هەیە، باپولەیەشینە لە ئەمەزۆنەوە بەهۆی ڕەنگە دەگمەنەکەیەوە کە مەسەلەن ئێمە لە سروشتا تەنانەت حەشەرات و حیوانات ڕەنگی شین زۆر دەگمەنە. ئیتر بەهۆی ڕەنگە دەگمەنەکەیەوە بەهۆی قیاسە گەورەکەیەوە و تەمەنی تەنها 1 هەفتەیەکە. ئیتر هەیەکێکە لەو پەپولانەی کەوا زۆر داوا ئەکرێ لێرە. هەندێک لە پارچە هونەرەکانم کە سریانەکەی لە نزیکەوە هەستەکەی دوو شتە مەسەلەن بێکەوە نەگونجاوە وەکو ئەو جومجەیە و با بڵێن پەپولەکە، بەڵام کە لە ماناکەی بیرەکەیتەوە مردن و جوانی هەتایی ئەزانی کە مەسەلەن ئەو پارچانە مانایە یعنی زۆر لەوە قوڵتریان هەیە وەکو مەسەلەن تەنها پارچەیە تیادی بێت. نرخەکان تقریباً لە 30,000 15,000 دەست پێ ئەکا، ئەگاتە با بڵێن سەروی $100 و هەندێک جار ئەگەر پارچەکە زۆر گەورە بێت و پەپولەی زۆر تێبێ ئەگاتە تقریباً 600,000.